گۆرانیە بەداواکاری شڤانی مقدم سمکۆی پێشکەشەوە کاکە گەرمیان و کاکە زمناکۆ. بڕوام نابوو ڕۆژێ دادێ تۆ شەبیت بە یادگاری دەبی بە قۆڵ پێ فرمێسک و لە چاوان مادەباری. بڕوام نابوو ڕۆژێ دادێ تۆ شەبیت بە یادگاری دەبی بە قۆڵ پێ فرمێسک و لە چاوان مادەباری. بڕوانەکەم تۆ دڵت پێ وەڵامم نادەیتەوە ئەوە دوایە بڕیارت بێ من لەبیر خۆت بەیتەوە. بڕوانەکەم تۆ دڵت پێ وەڵامم نادەیتەوە ئەوە دوایە بڕیارت بێ من لەبیر خۆت بەیتەوە. گلەیی بێ گلەیی بێ گلەیی بێ گلەیی نامەیان کرد ناگایی هەواڵێ کرد ناگایی. تۆ بووی ناخی منت پێر کرد لە گریا و لە کەساسی بەر لاوای کە تۆ بناسە کەی گریانم ماناسی. تۆ بووی ناخی منت پێر کرد لە گریان و کەساسی بەر لاوای کە تۆ بناسە کەی گریانم ماناسی. ئەم شەو تامن لە چاوانما وەکوومۆمات بێتەوە ئەو ڕۆژانەی کە گریاوم هەمووم لێ داوێتەوە. ئەم شەو تامن لە چاوانما وەکوومۆمات بێتەوە ئەو ڕۆژانەی کە گریاوم هەمووم لێ داوێتەوە. گلەیی بێ گلەیی بێ گلەیی بێ گلەیی نامەیان کرد ناگایی
والله